بڕیارێک دەرچوو بوو ئەیان هێنا بوو هەموو کافتریا و ڕێستۆرانتەکان لەسەری سەرەوە نووسا بوو یەکەم بڕگەی قەدەغەکردنی لایڤ موزیک مۆسیقا و گۆرانی لە هەموو کافتریا و ڕێستۆرانتەکانە خۆ ئاگادارە داعشش بات یارۆ خەرایی دەرەکرد ئەنجام بە برادەرەکانمەوە کە ئێمە بەردەوام بووین ئێمە وتمان بەردەوامە بین وتم ئەگەر لە ماڵەوە هاتنە دەرەوە بڵێن ئەگەر لە لایڤ موزیکە جیران فریامان کەون وتم وەکو خالە چۆن لە خەتا ژیرا بۆ احتیمالە بێن بۆ شوێنە بگیرن لە لایڤ موزیکە لە سەرەتایەوەی کە ئێمە سەرکەشیمان کرد و ئەم جۆرە دانیشتدانان بردە کافتریا و قاوەخانەکان و سەرەتا لە چاخانەی شەعب زۆر سپاسیان دەکەم کە عومەر ئەمڕۆ لێرە نییە چەند جار وتومان ئەمڕۆین چالاکیک پێشکەشەکەین بەڕاستی هەموو دۆمینە و تاڵەکانی پێچاوەتەوە ئەو ڕۆژە چاخانەکەی کرۆ بە قوربانی ئیشێک کە یادی حەسەن زیرەک و یادی ماملێ و چەندین یادمان لێ کردووە دوجار لە مۆزەخانەی کولتوری و تێفەراح لە کافترەیە کەلتوری زەردەشت چەند خانمێکی بوێر چەند خوشێکی شاعیری بوێر و ئازا ئەوانە هاتنە کافتریاوە کە یەکەم جار بۆ ئەو خانمانە توان بێنە کافتریاکانەوە لەگەڵمان نەشان بەشانی ئەمە وەکو گۆرانیبێژەکان خات و لەنجە و نەرمین ڕەزا و لە شاعیرەکانیش خات و دڵی ڕۆژهەڵات و خات و گوڵزار جەلال و نەسیمی قادرپور و چەند کەسێکی ترە ترسم ناوی بەعزییان هێنم داوای لێبوور نەکەم ئەمڕۆ خاتونێکی شاعیر لێرە کە ئەویش هاتوو بۆ ئەم کافتریایە کە جاران بۆ ئێلانەیە کفرێکی گەورە بووە بۆ ئەم شوێنە لەبەرەوەمە یانەی فەرمانبەرانە ئێستا مەڵبەندی کلتوری فەرمانبەرانە بە خێراتنی یەکەم خات و نەسرینی کەریمی ئەویش با فەرمێ هۆنراوەیەکی کورتمان پێشکەش بکە کە من دەستخۆشی لێ یەکەم جارێکتر ژەڵێمەوە ئەوان خۆیان حەقی وایە بێن ئەم شوێنانە و بەشداری بکەن لەگەڵ ئێمەیە فەرموو خات و نەسرین با فەرمێ بۆ ئێرە